میوانانی بەڕێز ئامادەبوانی خۆشەویست باشترین دەستپێک بۆ دانشتنەکەمان و بۆ ئاهەنگەکەمان بریتیە لە خوێندنەوەی قورئانی پیرۆز لەلایەن مامۆستای بەڕێز مامۆستا محەممەد نورسی با بفەرمێ. رحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الذين سبقت لهم منا الحسنى أولئك عنها مبعدون لا يسمعون حسيسها وهم فيما اشتهت أنفسهم خالدون لا يحزنهم الفزع الأكبر وتتلقاهم الملائكة هذا يومكم الذي كنتم توعدون يوم نطوي السماء كطي السجل للكتب كما بدأنا أول خلق نعيده وعدا علينا إنا كنا فاعلين ولقد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون وما أرسلناك إلا رحمة للعالمين. خوای گەورە پاداشتی خێری مامۆستا محەممەد بداتەوە. لێتان پرسیوین ئێوە چین؟ ئەوەش وەڵام بنکەی قەندیل گەوەی ماکۆک بێدەشت و بناری حەمرینین بڕنەوەکەی شێخ مەحموود و شمشێری سەلاحەددینین کڵپەی باوەڕ گڕی کەرکووک ناڵەی پیری بادینانین پەنجەی ڕۆڵەی هەڵەبجە و کڵەی ناڵەی شەهیدانین دەنگی قورئان چەکی خەبات چێوی کۆڕێ و بالیسانین بەرگ و ناڵەی هەژاران و خاک و خۆڵی کوردستانین تینووی ئیسلام سایەی دەوڵەت سەدای چەوساوەی جیهانین نەخشەی یەکگرتنی کورد و هەر پێنج پارچەی کوردستانین. میوانانی بەڕێز ئەچینە خزمەت مامۆستا فەرحان سەرپەرشتیاری پرۆژەی نور بۆ پێشکەشکردنی وتەی بەخێراتن با بفەرمێت. بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه أما بعد لسرتا ورزان السلام عليكم ورحمة الله وبركاته. بناوي خوموا وكو سرپرشتياري پروژەی نور بناوي ئەو ستافە ماندوونە ناسەی کە لەگەڵمان بوون بناوي مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەریەوە بەخێراتنی زۆر مان هەیە بۆ جەنابتان خوای تەبارەک تەعالا پاداشتان بداتەوە. خوای گەورە هەنگاوێک ناومانە بۆ ئێرە بیکاتەمایی ئەوەی کە پلەمان پێبەرزەوە بێت و هەنگاوێکیش بکاتەمایی ئەوەی کە تاوان و گوناحمان لێ هەڵوەرێ. بەڕێزان
چۆن بە خێراتنی جەنابتانم کرد پێم خۆشە بە ناوی خۆم و بە ناوی مەڵبەند و بە ناوی ئیسلام دۆستانی وەکو جەنابتان بە ناوی خەڵکی شاری کەرکووکەوە زۆر بە خێراتنی جەنابی مامۆستا دلێرەکەین داعی و بانخوازی گەورەی کوردستان یاخوا بەخێر بێ. بەڕێزان پوختەیەک باس ئەەکەم لەسەر ئەو مەشروعی نورە و پرۆژەی نورەی کەوە ئەلحەمدولله گەیشتە ئاهەنگی کۆتایی بە سەرکەوتووی. بەڕێزان دیارە ئەم جۆرە پرۆژە دەعەویەیە، ئەم جۆرە پرۆژە پەروەردەیە ئەوها بە ئاسانی نایەتە بەرهەم. ئێمە لە سەرەتاوە بیرمان لێ کردوتەوە چی پێویستە بۆ خەڵکی ئەم شارە، بۆ گەنجی ئەم شارە، چی پێویستە بۆ پەروەردە، چۆن خزمەتیان بکەین، چۆن شارەزایان بکەین لە دین. یەکێک لەو بابەتە گرنگەی کەوا هەڵمان بژاردبوو ئەوەیە کە بتوانین لە ڕێی پرۆژەیەکەوە خەڵکی ئەم شارە ویردەکانی بەیانیان و ئێواران و ویردەکانی ڕۆژانە ئەذکاری سەباح و مەسا خەڵکێک لەبەریکە ئەوە بەڕاستی ئەبێتە گۆڕانکاریەک لە خودی ئەو ئینسانە. بۆیە بیرمان لێ کردەوە لەگەڵ ئەو ستافەیە لەگەڵ خێرخوازانە کە ئێمە کتێبێک چاپ بکەین، ئەو کتێبە بەڵاو بکەینەوە، لە دوای ئەوەی کتێبەکە چاپ کرا لە دەیان شوێن ئەم کتێبە دانراوە لە کەرکووک و لە دەوروبەری. ئەنجا ئەوە خۆتان ئەزانن هەمووی نووسینی پێویستە، ماندووبوونی پێویستە، چاپی پێویستە، بەڵاوکردنەوەی پێویستە. ئەو گەنجانە خوای گەورە پاداشیان داتەوە، هەمویان ئەنجام داوە. دواتر هاتوونەتە سەر ئەوەی کە ڕۆژی ئیمتیحانەکە دیاری بکەین، بەڵام سەیرمان کردووە سوپاس بۆ خوای تەبارەک و تەعالا خەڵکێک زۆر زیاتر داوای کتێبەکانی کرد. ئێمە 2000 کتێبمان چاپ کردبوو، کردمان بە 3، کردمان بە 4، کردمان بە 5 تا 7500 کتێبمان چاپ کرد. ئەو 7000 ناوێ و کە زیاترش ناو نووسرابوو نێزگەی 5000 هات بۆ ئەو تاقیکردنەوەکە ئەلحەمدولله. بەڵام ئەوەی کە مای دڵخۆشیە زیاتر خەڵکێک بە جددی ویردەکانی لەبەر کردبوو، 1100 کەس بەس 100 هێناوە، یعنی وەکو خۆی کتێبەکەی لەبەر کردووە. ئەوانەی لەوە بە خوارتر یەک غەڵەتێکی بچووکیان هەبووە، ڕێژەیەکی زۆر 98 هێناوە، ڕێژێکی زۆر 96 هێناوە. ئەمە ئەومان پێگەێنێ ئەلحەمدولله خەڵکێک ویردەکانی وەکو خۆی لەبەر کردبوو. دواتر کە تەکلیفمان کردووە، گۆڕەپانمان گرتووە، یانەی شۆرجەمان گرتووە، سوپاسیان ئەەکەین. یانەی نادی شۆرجە کە لە شوێنی تاقیکردنەوەکەیاندا بە ئێمە دوعای خێرمان بۆیان هەیە، خوای گەورە لیان قبوڵکە. تاقیکردنەوە کرا، ئەنجا بەڕێزان ئێمە خۆمان مامۆستاین لە مەکتەب، جار وایە پۆلێک تاقیکردنەوەی بۆ ئەکەین 30 وەرەقەیە، خەممان لێدە ئەم 30 وەرەقەیە چۆن تەصدیحکەین. بەڵام ئێمە نێزگەی 5000 وەرەقەمان لەبەر دەست بووە، بۆیە 5000 وەرەقە تەصدیح بکەین. 5000 وەرەقەی تاقیکردنەوە ئەو گەنجانە و خوشکانە و برایانە زۆر بە ئەمانەتەوە بە وردی پێیاچوونەتەوە. دواتر ئەوەی ئێعترازی هەبووە و پەڵپی هەبووە دیسان پێیاچوینەتەوە، دووبارە دیسان پێیاچوینەتەوە. ئەنجا نەتیجەکان گەیشتەوە ئاستەی کە ئەلحەمدولله خەڵکێکی زۆر ئیسفادەی کردووە، گەیشتونەتە ئاهەنگی کۆتایی، گەیشتونەتە ئەوەی ئیمڕۆ ئێمە لێرە بتوانین خەڵکانێک بنێرین بۆ خزمەت ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام، خەڵکانێک بنێرین بۆ گەشتی عومرە، خەڵکانێک کۆمەڵێک خەڵاتی شایستەیان پێ بدەین و ئومێد دەکەین خوای تەبارەک و تەعالا نیەتەکانمان بۆ خۆی صاف و خاڵص بکاتەوە. خوای گەورە لە ئێمەی قبول کردبێ، لە ئێوەشی قبول کردبێ، خوای تەبارەک و تەعالا پاداشی ئەو خێرخوازانەش بداتەوە کەوا پاڵپشتن بۆ ئەم جۆرە پرۆژانە. ئەمەیان بەڕێزان ئەمەیان پرۆژەی نور بوو. بەنیو دەقە لە خزمەتانە پرۆژەی دیکەمان ڕاگەیاندەوەی پێیان نەگەیشتووە، پرۆژەی میهادی ئەقسا. ئەم پرۆژەیە بۆ زیاتر هاوسۆزی دەربڕین، بۆ پشتیوانیەک بۆ برایانمان، بۆ مجاهیدان لە غەزە
ئەم پرۆژەیەمان ڕاگەیاندووە سوورەتێکی کورتمان بۆ هەڵبژاردوون کورت و پوخت سوورەتێکی ئاسان سوورەتی ئەسەف تەنها 14 ئاەتە تەنها 14 ئاەتە لەگەڵ چەند تەفسیرێکیان دیاری کردووە بۆتان تەفسیرێکی کورت ئەلێرەیە 15 گەشتی عەمرەمان داناوە بەڕێزان بۆ میهادی ئەقسا وەکو ئەمەیان نییە بەڕاستیەوە وەکو مەشروعی نور ئەمەیان 15 گەشتی عەمرەمان بۆی داناوە بە ئاسانی لە ڕۆژێکا لەبەر یەکەن بۆ برایانێکی کە تێ نەگەیشتن إخواني من هنا نعلن مشروع مهاد الأقصى هذا المشروع عبارة عن امتحان في سورة الصف نصرة لإخواننا ومجاهدينا في الغزة ونصرة للمظلومين في فلسطين هذا المشروع مشروع مهاد الأقصى عبارة عن امتحان وحفظ سورة الصف السورة يتكون من 14 آية فقط وهناك هدايا قيمة ما عدا 15 عمرة إلى بيت الله الحرام ويكون الامتحان في الأسبوع القادم إن شاء الله تعالى حفتيك ما بريزان بو مهادي أقصى حفتيك تان لبردما حفتي داهاتو روجي جمعة بإذن إخوائي تبارك وتعالى امتحاني تياكي أوش بالي رو مجديك بي أوي لبري نكردوا خوي منالكاني خواني بو آمادكن إن شاء الله أميان زور آسان تدو عمرشي زور تيادان دراو دوباره وسيباره خوي قول لهم ملائكي قبولك والسلام عليكم ورحمة الله وبركاته ئای بێدادی ئەم دۆڵی جەنگەڵستانە بەلای ئێمە هەتا ئێستاش هەنگ و زەرگەتە وەگیەکن چۆن داربڕ و دارچەقێن تەریبیەکن بۆ دز و دەستبڕی دزان هەردووکی خاوەن چەکن چۆن باخسووتێن و باخەوان هەردووکیان خاوەن حەقن بەڕێزان ئێستاش ئەچینە خزمەت جەنابی مامەسا دلێر با بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتارەکەی لە خزمەتیین إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهديه الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله أما بعد فإن أصدق الكتاب كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه اللهم بك نقول اللهم بك نستعين اللهم آمين مامۆسایانی بەڕێز برایانی بەڕێزم خوشکانی بەڕێز ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه من پێشەوەی بڕۆمە خزمەت ئەو ئایەت و فەرمودانەی کە پێکۆڕۆینە خزمەتی ئەمەوێ پێش هەموو شتێک دەستخۆشی لە پرۆژەی نور بۆ قورئان و فەرمودەی سەحیحی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەم خوای گەورە پاداشتی خێری بەرپرس و ستافی ئەو پرۆژە و مەڵبەند و بەرپرسی پەروەردە و ئەو برا خوشکانەی کە هەڵەسن بەم پرۆژە پیرۆزانە پاشان خوای گەورە پاداشتی هەر خێرخوازیە بداتۆ کە بە هەر شوێنێکە لە توانایە بووە بە هەر ئەگەر بێت و مەبلەغێکی کەمیش بوو بێت بۆ خزمەتکردنی قورئان و سونەت یا ڕەبی خوای گەورە لیان وەرگرێ و بەرەکەت خاتە کار و کەسابەت و ماڵ و سەرۆت و سامانیان هەروەها زۆر دەستخۆشیەکەم لەو برا خوشکانەی کە بەشداری ئەم شێوە پرۆژانەکەن دەستخۆشی لە دایک و باوکیانەکەم لە مامۆستاکانیان لە خۆیان برا بەڕێزەکانم خوشکەکانم من ناڵێم ئەو کەسانەی کە دیارەکەیان بۆ دەرەچێ بردوێتیوە یا ڕەبی پیرۆزیان بێ سەدان جار ئەوە ئینشاء الله خوای گەورە عیبادەتەکان لێ قبول کات خۆشحاڵیان کات و ئینشاء الله باقی برایان و خوشکانی کەش خوای پەروەردگار ئەو زیارەتە پیرۆزە ئەو عمرە پیرۆزە و کاتە قسمەتی هەموو لایە بەڵام
هەموو ئەوانەی کە ئەو فەرمودانیان لەبەر کردو هەموویان براون، یعنی کەسێک براوەیە خوا کردەوەکەی لێوەرگرێت. ئەمە بەڕاستی دیاریەکانی ڕەمزێکە، هەدیەیەکە بۆ دڵخۆشکردنی کۆمەڵێ براو خوشک. ئەگینا ئەسڵی بابەتەکە منهەجێکە بۆ ئەوەی بە خەڵکی بڵێن خەڵکینە ئێمە ئەمانەوێ ئەم ملەتەی خۆمان تاکیە ملەت ئەم خێزانانە پەروەردە بن بە منهەجێک، بە بەرنامەیەک خوای حەکیم داردیان، خوای کاربەجێ، خوای پەروەردگار کە حەکیمە. ناوەکانی خوای پەروەردگار هەر یەکەیان صیفەتێکی تایە، حەکیم دوو صیفەتی تایە، یعنی خوا حاکم خۆیەتی، حەکیمیش کاربەجێ شتەکانی لە جێگەی خۆی دانیەوە. ئێستا ئەبینن هەر ماڵێک هەر وڵاتێک لە بەرنامەی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم لە شەریعەتی ئیسلام دوور کەوتوتەوە، شیرازەی ماڵەکەش تێک چووە. هەر وڵاتێک کە دوور کەوتوتەوە لە حکمی قورئان و سنەت، شیرازەی وڵاتەکە تێک چووە. ڕێزی دایک و باوک لە ئیسلامە زۆر لەوە گەورەترە کە ئێمە هەر چۆن بیری لێ بکەینەوە دایکمان بێباوەڕیش بێ خوا پەنامامداد، بێباوەڕیش بێ باوەڕی بەخوای گەورەش نەبێ، ئیسلام پێتەڵێ دەستی ماچکەیت لە ناشەرعیە بە قسەی نەکەی، بە جوانی معاملەی لەگەڵا بکەی. ئیسلام ئەو بەرنامەی کە ئەی خوێنن، ئەو فەرمودانەی کە لەبەر ئەکرێ، ئەمە لەفظێک نییە، دواتر من ئیشارەتی پێکەم، شتێک نییە ئینسان بیخوێنێت و بڕۆدا لە ئیمتیحانەکە تەواو ببڕاتەوە ماڵە لە بیری بچێت، دوایەوە سوورەتی سەف لەبەرکە و لە بیری بچێت. منهەجی ژیانە، بەرنامەی ژیانە لەلایەنی خوای پەروەردگارەوە کە بۆ وما خلقت الجن والإنس إلا ليعبدوني، هەر بوونمان لەسەر ئەرزە خوا بۆ دروستی کردوین. غایەی گەورە لە وجودی ئێمە، بوونی ئێمە تەوحیدی خوای پەروەردگارە عەزە وەجەل. کەوا بوو تۆ لێرە کە ئەمە بابەتەی کە ئەیخوێنی تەماشاکەی، ئەو ئیسلامە پیرۆزە هاتووە کە فێرت کا چۆن تاکێکی بەڕێز بی، بە سوود بیت بۆ خزمەتی خەڵکی، حتا دەربارەی بێباوەڕ و کافر. دەست دەقەیتە سەر چاوی خۆت، معاملە ئەەکەی، شت ئەفرۆشی، دەست لا ئەبەی کابرایەکی بێباوەڕ پێت فرۆشتووە، سوپاسی خواکەی کە غەشت لێ نەکردووە، چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم من غش فليس منا من غش فليس مني. كامل ليرة أو كما قال صلى الله عليه وسلم شايتك ليرة وتاني إسلام خير بو بشريت، خير بو تا، خير بو خيزان، خير بو ملتك، خير بو جيان لبركانيش. أوي كمن حزم كل يرى لخزمتها أنا باسيكم باس لا فضلي أم أذكارانيك لبرتان كردو براخشك كانم. خواي پروردگار عز وجل فرميت أعوذ بالله من الشيطان الرجيم الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم. الآية بو خواي پروردگار عز وجل كباس استعيشي وكساناك كذكري خواءكا ببيوة بدانشتنو لاي تنيشتيان لاي راس لاي كب لسر تنيشتيان يعني بخوتنو ببال كوتنو لبروي إنساني مسلمان برابر إذا كان خشكة كان لهر حالة يكابويت، لهر هيئة يكابويت، لهر شوين يكابويت، اتق الله حيث ما كنت، لهر مجلس يكابوي، لهر آست يكابوي، رئيسي ولاد بوي لسر جادة خادم كسي يكبوي جادة باكي توكر يكاري يكبوي كأن أكرمكم عند الله أتقاكم علاقة من يبا بوستوها. لهر آست يكابوي أم شريعتي إسلام هاتوا كلا لا إخوائي قولوا هاتوا فرمي اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. دينيكي كاملا نقصاني تيانية إما بوي بيانين زيادي تيانية ليدر كين أبي شواني بكوين جيبا جيكين كوابو توي مسلمان حالتي يقنية لشريعتي إسلامه ذكري تيانا بيت أم خالص زور قرنقا دوباريك أبو يعني شوين يقنية كابو إما من بيروز باهية كم دست خوشي لو برانا شكم كأم ذكرانيان هالبجار دوا إما أذكار مان هي آداب مان هي أذكار سلاحي مسلمانة أو سلاحي أو عائلاني كتوشي دور كوتونة ولا ذكر خواها مو مان بقرينا توبو سري زور كشي نفسي وسواسي دلتنجي جادو حسادت چاوپیس نەخۆشی ڕووی کردەتە ماڵی لەبەرەوەی ماڵەکەی ذکریتیان لە جای ذکر سەرقاڵی مۆسیقا و گۆرانی ناشەرعی و کۆمەڵێ شتە بۆتە ماڵێک بۆتە مەلجەیەک بۆ جن و شەیطانەکان کە حەدیثی صحیحە صلی الله عليه وسلم دەرگا ئەکەیتەوە بسم الله بکە دەرگات داخست بسم الله بکە لەگەڵ ڕێزم بۆ ئێوە ئەڕۆیتە تەوالێت پێشەوەی بڕۆیتە ژوورۆ قاچی چەپ تەبەیتە ژوورۆ
اللهم إني أعوذ بك من الخبث والخبائث ديت درو غفرانك أرويت بازار دعاي هي پۆشاکێک لەبەرەکەی ئەو پۆشاکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرچی لەبەر کردووە ناوی هێناوە دوعای کردووە شەو ئەخەوی چی دوعایە بخوێنی بەیانی هەڵەسی چی دوعایە بخوێنی چواری سیارەکەتەوی چی بخوێنی ئەڕۆیتە بازار چی دوعایە بخوێنی ڕوبەڕووی دوژمنە بیتۆ چی دوعایە بخوێنی قورئان بەچی دەستەکەی کەوا بوو ئێمە ئەم ذیکرە بۆ قیامەتمان هەر هەمووی چیە عیبادەتە بۆ دنیامان ئەمان پارێزێ لە عەدووی دوژمنی جن و ئینسیش کۆمەڵی خەڵکەیە کێشەی نەفسی توش بووە تووشی نەخۆشی بووە ئەڕۆیتە دکتۆر ئەڵێ هیچی نییە بەڵام ماڵەکەش ئاژاوی تێکەوتووە لەبەرەوەی دوور کەوتووەتەوە لە ذکری خوا دوژمنە جنیەکانمان کە وەکو لە حەدیث هاتووە فەرمێ لە هەر ماڵێ بسم الله کرا لەسەر سفرەکەی شەیطان ئەڵێ لا مەبیتە لنا في هذا البيت ولا عشاء لنا لەم ماڵەی تر ناتوانین بمێنینەوە کەوا بوو ئەم ذیکرانە هەم بۆ قیامەتمان زادە بۆ دنیاشمان ماڵ و مناڵ و خێزان و کچ و کوڕ دەپارێزێت بۆ نەفسی خۆشت ئەلا بذکر الله تطمئن القلوب کەوا بوو کاتێ ئەفەرمێ يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم لناو خوا هەڵەسێڵەشی الحمد لله الذي أحيانا بعدما أماتنا وإليه النشور هل لناو خوا كالسي کۆمەڵێ دوعایکەی پێغەمبەری خوا فەرمێ خوا دوعات قبوڵەکە لەو کاتە جا کەوا بوو لێرە پیرۆزی ئەم ذیکرانە لە چیایە تەماشاکە ئەمە ذیکرەکانە ئەی ئاداب شناسی مسلمانە هەویەی مسلمانە تۆی مسلمان باڵاپۆشی من لە زۆر شوێن ئەم قسەم باس کردووە ئافرەتێکی خوشکێکمان لە ئەڵمانیا بۆتە باڵاپۆش دەوێت لە دایک بووە لە پۆلی یەکی زانکۆ ئەڵێ لە دوای ئەمە بۆ خۆمی گێڕاوە نەوە نەبڵێم خەڵک بۆی باس کردم بۆ خۆمی گێڕاوە وتی لە زانکۆ جارێکیان دوای ئەوەی بوومەتە باڵاپۆش کەسێک دەستی بەردەستم کەوتووە عوزری بۆ هێنا داوای لێبوردنی کردووە دوای ئەوەش لە بازاڕەکە ڕێەکەم ئەبینم خەڵک ناناسم سەلامم لێکە تەمە چی تایە ئەوەی تایە کە بەڕاستی لە ئینسانی داوێن پیس و چاو پیس ئەو خوشکە پارێزێر من ئەوە نیم تۆ وام لەگەڵا بکەی مێردیشی دڵی پێخۆشە باوکیشی دڵی پێخۆشە برایشی دڵی پێخۆشە خوشکەکەی هەویەیەکی پێڵێ من شوێرکەوتی ڕەسوڵ وڵام وتی هەستم کرد زۆر قورس و گەورە بوومە لەم زانکۆ پێشتر کچەکان یاریەکەن ڕیاضە ئەکەن تەوقە ئەکەن ئەکەونە سەریەکە هەر حسابیان بۆ ناکەن بەڵام ئێستا تەماشاکە ئەزانی کاکە من ئەو کەسە نیم تۆ وام لەگەڵا دوو کە لە بازاڕە ڕێەکە ئێستا پێغەمبەر صلی الله علیه وسلم زیندوو بێتەوە ئومەتی خۆی بەچی بناسێتەوە کاتی ئافرەتەکان ببینن باڵاپۆش بن ئێگەر ببینێ پۆشاکی شەرق و غەرب و ناشەرعیە نایناسێتەوە ئیدەن لێرە ئادابەکە هەوێی ئێمەیە مسلمان لە سیاسەتیە لە ئیعلامیە لە پۆشاکیە لە کەسابەتیە لە جیهادیە مسلمان ئادابی خۆی هەیە ئەم ئادابە جیایە کاتەوە ئێستا نایبینن ئەمریکا بەریتانیا فەڕەنسا كفري شرق وبرز والذين كفروا بعضهم أولياء بعض إلا تفعلوه تكن فتنة في الأرض وفساد كبير نابين قالت حتى يا ساي متحدة ويا ساي دولي هي هم يا خستجير فيه بولا بروي كان كي يقدنجن أوان يا سال لا يعني من الله كوجن خسخانية كنيسية مزقوتة جنا روبروي أو خلقنا بنوك الروبروي عن بوتو الرون ببيه يا ساكاني خوان بيشيل يكن بس توي مسلمان برابر كافريش بوتني تعداب كي برامبر كافريش بوتني غش بكي آداب أبي جيبجي كي إذن كوابوتو بم ذكرانت أما زاد بو قيامت خوتش أباريزي في غمر إخوة فرمي صلى الله عليه وسلم ألا أنبئكم بخير أعمالكم وأبزان الرسول الله صلى الله عليه وسلم زنديو بوتو بيمانا فرمي هوالتان بدمي بباشترين كردوتان وأرضاها عند مليككم كلا إخوائي قورا لها مشتك زيادة اللي رازي بيت وأرفعها في درجاتكم لويك لها مش زيادة درجة بلتان برسكاتهم وخير لكم من إعطاء الذهب والورق باشتر بيبوئي ولا ويك آلتون ببخشن ينزيو ومن أن تلقوا عدوكم فتضربوا أعناقهم ويضرب أعناقكم وأجر لويش باشتر بيك الروبروي دجمن بيتو بدن لقردنتان بدن لقردنيان قالوا وما ذاك يا رسول الله قال ذكر الله في غمر فرمي ذكر إخوائي قوري إخوة لا يادبونا ذكر إخواش ابن قيم أفرمي باشترين ذكر وتانية كإنسان دلو زباني يكي ما تواطى عليه القلب واللسان نك إنسان جاري وهي لناو غيبة أجي
خەریکی تاوانەکە تەماشای شتێکی خراپەکە استغفر الله استغفر الله استغفر الله هەر بیری لەلای استغفر الله نییە غیبەت ئەکات و قسە ئەکات تەماشای نەزەر ئەکات و غڵێ نا ذکر یعنی خوا لە خوا لەبیر بوو لەو ئیشت لەو معاملەی کە ئەیکەی لەو دانیشتنت لەو مەجلیسەت بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت أفلا أعلمكم شيئا تدركون به من سبقكم وتسبقون به من بعدكم فێری شتێکتان کەم هەواڵی شتێکتان بدەمێ شتێکتان فێر کەم کە ئێوە بتوان بگەنە ئەوانەی پێش خۆتان و پێش ئەوانەش بکەون کە لە دوای خۆتان دێ ولا يكون أحد أفضل منكم إلا من صنع مثل ما صنعتم هیچ کەسیش لە ئێوە باشتر نەبێ إلا ئەوەی کە وەکو ئێوە بکات وتیانەی قالوا بلى يا رسول الله قال تسبحون وتحمدون وتكبرون خلف كل صلاة يعني أذكار أو ذكرانيك لبرمان كردو خوێندوو مانە پێغەمبەری خوا ئەنجا هەروەها عەکسی ذکر چییە ئەو کەسەی کە پشتەڵکا ومن يعش عن ذكر الرحمن يعش عن أعرض يعرض هەر کەسێ پشتەڵکا لە ذکری ڕەحمان قورئانە ذکری ڕەحمان شریعەتی خوای پەروەردگارە ئێستا تەماشاکەن معقوڵە 4-5 ملیۆنی ترسنۆک بێباوەڕ يهود لتجدن أشد الناس عداوة للذين آمنوا اليهود أما 22 وڵات بەناو ئیسلامەوە هەمووی ذەلیل بێ بەرامبەری بۆ لەبەرەوەی پشتیان لە خوای گەورە هەڵکرد تەئیدی خوایان لەدەستدا ومن يعش عن ذكر الرحمن نقيض له شيطانا فهو له قرين ئەو کاتە خوا پەنامامدا شەیطانێک ئەبێتە هاوڵی هەروەها پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم چیمان پێ فەرمێ سبق المفردون يعني شي سبق المفردون يعني كومل خلقيا جابون جاوازن ناوازن جيان لخلق وتياني بيغمر إخوة وما المفردون يا رسول الله صلى الله عليه وسلم قال الذاكرون الله كثيرا والذاكرات رواه مسلم أو كسانيك لبيوان لآفرتان كزور ذكري خواي پروردگار كان عز وجل كواب يكي قلت له خالانيك خشك كانم برا كانم لهر مالك دا أنيشن لهر مجلس يقدا أنيشن أمان ئاگامان لە ذکر خوای گەورە بێ بزانم ئەم هەڕەشە ناڕەحەتە کە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم تەماشاکەن ئەفەرمێت ما جلس قوم مجلسا فتفرقوا عن غير ذكر الله إلا تفرقوا عن مثل جيفة حمار وكان ذلك المجلس حسرة عليهم يوم القيامة كابو تولى مجلسك ميل مالمان شويب كينو دانشين بەبێ ذکری خواگینەوە کووا لەسەر لاکی گوێدرێژێک ئەڵسی کۆتایی قسەکانم بە دوو فەرمودە ئەهێنم ئەنجا برا بەڕێزەکانم خوشکەکانم تەماشای ئەم چوار بەخششە بکەن لە ذکری خوای پەروەردگار عەزە وەجەل مەجتەمع قوم يذكرون الله إلا حفتهم الملائكة وتغشتهم الرحمة ونزلت عليهم السكينة وذكرهم الله في من عنده برابر ڕێزەکانم خوشکەکانم هەمووتان ئەم حەدیسەتان لەبەرە بەڵام بۆ فەذەکر فەئینە ذیکرا تەنفەع المؤمنین ئەگەر کەسێک کۆ بێتەوە بگەڕۆن لە هەر شوێنێ محاضەرەیەکێ بڕۆن بۆی لە هەر شوێنێ مەجلیسی قورئانێ بڕۆن بۆی ئەو مەجلیسەی کە ئێستا کۆبوونەتۆ تایە ئینسان کە کۆ بێتەوە باسی ذیکری خوای پەروەردگارەکات یەکەم شت حەفتهم المەلائکە جاری وایە ئینسان ئەوە لەکوێ لەسەر لاکی گوێدرێژێک ئەڵسی ئەوە لەکوێ مەلائیکە ڕاکە لە مەجلیسی تۆ لەکوێ مەلائیکە دەورت بگرێ وتغشتهم الرحمة ڕەحمی خوای پەروەردگار دائەبەزێتە سەر ئەیگرێتەوە خەڵکە سەکینەت دڵنەواییە خەڵکێکی زۆر هەیە پۆستی هەیە پارەی هەیە مەسئولیەتی هەیە قەسری هەیە باخی هەیە سیارەی ئاخر مۆدێل خێزانی خۆی بەدڵە پیاوی خۆی بەدڵە چون کە دوورە لە ذکری خوا دڵی تەنگە نازانێت چی بکات خەڵکێکی زۆر ئەبینی لەوانە کە کێشەیان نییە بەس دڵیان تەنگە مسلمانی واشەیە نەبووە نەخۆشە بێپارەیە دڵی خۆشە ئەلا بذیکر الله تطمئن القلوب وەلەمەش گەورەتر هەمووی ذەکەرەهم الله في من عنده ئینسان پێی خۆشە لە مەجلیسی پیاوچاکانە باس کرێ و ذکر کرێ ئەی ئەگەر کەسێ لای خوای گەورە لە مەلای ئەعلا باسی کات ئەوە چی مژدەیەکی گەورەیە بۆ ئینسان من ذكرني في نفسه ذكرته في نفسي ومن ذكرني في ملأ من الناس ذكرته في ملأ أكثر منهم وأطيب برابر ريزة كانم خوشك كانم أوي
لنفسي خوي ذكري خواك خواي پروردگار فرمي كما يليق بجلالي لنفسي خوي ذكريك اوي يادي خوا ديني خوا بلاوكات وخواي پروردگار عز وجل لما مجلسي قورتر لما لأي قورتر وبيروستر باسيك خواي پروردگار عز وجل كوتا قصشم وفرميت مثل الذي يذكر ربه والذي لا يذكر ربه مثل الحي والميت قاله صلى الله عليه وسلم او كسيك ذكري خواي پروردگاركات باورتان هبيت مردن باشترە لە تاوان هانا فەرمیە گەر ئینسان لەگەڵ برای مێردەکەتە سەفەرێ بکە بەتەنها لەگەڵ برای مێردەکەتە لە ژوورێ بەتەنها دانیشە لەگەڵ خوشکی خێزانەکەتە بەتەنها دانیشە سەفەرێ بکە لەگەڵێ بەتەنها بمری باشترە چونکە بۆ مردن گوناه قەتعەکە بەس لە گوناهە بژیت بەردەوام تاوان بۆ قیامەتی خۆت ئەبەی بۆیە بەڕاستی من کۆتا قسەکانیشم بەوە ئەهێنم مەلائیکەیەکی کۆمەڵێ مەلائیکەی خوای پەروەردگار ئەگەڕێن بەسەر عەرزە ئیشیان چییە ئەگەڕێن بە دوای مەجلیسی خێر و ذیکرە کە دۆزیانەوە ئەو مەلائیکەتەکانی کە بانگەکەن دواتر ئەمە خوا عەلیمە بە حاڵیان ئەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگارە فەرمێ بەندەکانی منتان لە چییە بەجێڵا خوا عەلیمە لە خوایە تحت تەسبیحاتی تۆ حەمدی تۆیانە کرد تەسبیحی تۆیانە کرد تەکبیری تۆیانە کرد تەهلیلیانە کرد خوای گەورە فەرمێ منیان بینیوە فەرمێ نەخێر فەرمێ داوای چیەکەن ئەڵێ بەهەشت ئەڵێ بەهەشتیان بینیوە فەرمێ خێر هەروەها بۆ جەهەنەمیشتە فەرمێەوە شایەت بن خوای گەورە فەرمیلیان خۆش بووم داواکەم لە خوای گەورە ئەم مەجلیسە و مەجلیسە بێ خوا لێمان خۆش بێت خوای گەورە پاداشی خێرتان داتۆ خوای پەروەردگار دڵتان خۆش کات لە باقی بەرنامەکانی تریش و مسابقەکانی تریش ئینشەڵڵا تەشجیعتانەکەم ئامادە بن لەبەریکەن کوڕ و کشتان بنێرن بەڵام ئاگاتان لەوە بێ لە پێناوی خوا بێ بۆ هەدیەکە نەبێت با ئەجرەکەی دنیا و ئاخرەت تشتان دەستکەوێت چونکە لە هەموو عەمەلێ قورستر ئینەمە الئەعمال بالنیات وئینەما لكل امرئ ما نوى تۆ چۆنە ڕۆی جیهاد دەکەیت لەو لاشۆ غەنیمەت دەسەکەوێ قەینا تۆ لە پێناوی خوا لەبەریکە ئیشی پێ بکە لەبەرەوەی تۆ وەکو ذکرێکی ئەو ئەذکار لەبەرەکەی ئادابی ئیسلامیش لە کۆتاییشە لێرەوە من بە ضروری ئەزانم دوعا بکەین بۆ ئەو مسلمانانەی غەزا لەبەرەوەی بەڕاستی هەموو دەرگایەکیان لێ داخراوە المؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض شنها دعاء من بيكر بيان كين دواكم الأخوة اللهم منزل الكتاب سريع الحساب هازم الأحزاب اهزم اليهود وزلزل الأرض تحت أقدامهم اللهم منزل الكتاب سريع الحساب هازم الأحزاب اهزمهم وزلزل الأرض تحت أقدامهم اللهم إنا نجعلك في نحورهم ونعوذ بك من شرورهم يا ربي خويا بو خاطري اسمي أعظمي خود مسلماناني فلسطين سرخي يا ربي بو خاطري اسمي أعظمي خود خواي پروردگار دا صلاتي خود بشاني بشريت بدي تولي أو آفرة من آلانا ليهود بسياني بو خاطري اسمي أعظمي خود يا ربي خوايا الشفاي نخوشكاني عن بدي ديلكاني عن بردي ثباتيان پێ ببەخشی مسلمانان خۆشحاڵ کەی بەسەر کەوتنیان یا ربی بۆ خاتری اسمی ئەعظەمی خۆت یا رب العالمین بۆ خاتری اسمی ئەعظەمی خۆت نەسری خۆتیان بۆ دابەزێنی یا ربی خوای ڕەحم بەم ملەت هێمەشکێ بەم مەجلیسەیش و باقی مسلمانانیش یا ربی عاقبەتمان بەخێر بگێڕی کردەوەکانمان لێوەربگری حسنی خاتیمەمان پێ ببەخشی أقول قولي هذا أستغفر الله لي ولكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕێزان ئێستاشە چینە خزمەت بڕگەی کۆتایی دابەشکردنی خەڵاتەکان و هەڵبژاردننی ناوی ئەو بەڕێزانەی کە لە تیر و پشکەکە ناویان دەرەچێ ئەم بڕگەیە مامەستا فەرحان بابێتە سەر ستەیج ئینشاءڵڵا خۆیان پێشکەشی بکەن فەرموو مامەستا. بسم الله الرحمن الرحيم. ئەوە نمرەی 98 کۆی 98ەکانە ئەوە کۆی 96ەکانە ئەمەش نمرەی سەدەکان تاوان سەدەکان ئەوانەی سەدیان هێناوە بە ئیزنی خوای تەبارەک وتەعالە گەشتی عومرە ئەبێتە قسمەتی ئینشاءڵڵا تیر و پشتی بۆ ئەکەین. إخواني أخواتي راح نجري قرعة للفائزين. بداية نبدأ من الحاصلين على درجة 100 والهدية ستكون عمرة إلى بيت الله الحرام إن شاء الله.
عمرەکە ڕاکێشم بە چونکە ناوەکان دیارە ئەوە سەیری ناکەم قەیناکە عمرێک ئەکەینە دیاری ئینشاءالله عمرێک بکەینە دیاری بە ئیزنی خوای تەبارەک وتەعالە و ئەینێرین بۆ لای رسول الله ئینشاءالله عليه الصلاة والسلام دعای خێرمان بۆ بکات دعای خێر بۆ خێرخوازان بکات و پیرۆزی بێ ئینشاءالله تعالى یا الله خوای بۆ ناوت وەک جارەکەی دیکە نەکەن ئەوە هیچ ناو دەستم نییە بەخواوەتەوە يا الله روى فريدون عبد الوهاب فيروزة بفرمو فيروزي بي هاي قولة لي قبول كات روى فريدون عبد الوهاب روى فريدون عبد الوهاب فيروزة بكردي قسەکەم بە عەرەبی بە تورکمانی دەی زۆر باشە پیرۆزی بێ ئینشاءالله تعالى جەنابەت دوعای خێرمان بۆ بکە دوعای خێر بۆ خێرخوازان بکە ئەوە گەشتی عومرە بوو ئیستا 96 و 98 بەڵام مەڵای عومرەیەک کەمە بیکەینە دوو عومرە چی یعنی بیکەینە عومرە دیکە چییە ئەوە کەینە دوو عومرە بەڕێزان يا الله نسأل عمرة ثانية إن شاء الله تعالى يا الله يا الله يا الله بردان شغلة كم أنا دستان خوش بدعاء كلمة ممكن بهر دار كان يلقي كذب نوري حكمة قرآن لبنان هما مستار روا يشيك البحر داراني دزقاي نوري حكمة في روز يا ربي دوام دیارە بۆ خوشکێک دەرچووە مەریەم زەید محەممەد شەکوور مەریەم زەید محەممەد شەکوور مەریەم زەید محەممەد شەکوور پیرۆزی بێ با بفەرمێ بفەرمە خوشکم تەمام فرموا خوشكم مبارك ان شاء الله في جوازة خوشكم برزكم اللي بوستا اود عمره من دياري كربي كيدن نوت وشش ونوت وش كاسي عمرك ما بداته كاسي عمرك ما بداته شيء عمرك ما بداته كومبانياي شراي مكة ومدينة او اي كاين السير يا الله اي كاين السير عمره يا الله خير مناوي تابان ناصح محمد تابان ناصح محمد ليريا اگر ليرا نبي ديار بختي اوانه زيادة نبي كوان ليرا تابان ناصح محمد يا الله يا الله الحمد لله وليريه تابان ناصح محمد صوتي ناوى بيروزي بيقشي عمره ان شاء الله خاي قبر لي قبولك ودعاء خير بو خير خوازان بو برانا بكاك وين ما دون يا الله خوشكم بفرمو خوشك بريزكم بيروز ان شاء الله تعالى خاي قبر لي درازي يا ربي يسمى ايش تدوان من ما ونيا يا الله إخواني اللجنة قرروا اللي نسحب اسمه بالقرعة يطلع اسمه إذا هو ما موجود ما راح يشمله فلغينا الأسماء 3 اللي ما كانوا موجودين عمري شوارم أمنا وكاسيتيانية بيحكي بإخوائي بطالة ما قشتي عمري شوارم سيما جمعة شكر سيما جمعة شكر يا الله فرموا خشكم
سيما جمعة شكر فرمو خوشكم سيما جمعة شكر فيروز بي أخو خوش ورزكم فرمو إن شاء الله تعالى عمري بينجمو كوتاي عمري بينجمو كوتاي يا الله نور رداد أحمد نور أبزام نور ليرة نور رداد أحمد تمام أو تليرة يا الله بفرمو نور رداد أحمد نور رداد أحمد أما قشتي عمره كوتاي كبينزم قشتي عمره بو نور تفضلي ماما تفضلي مبارك يا الله أو قشتي عمره كان طابو يا الله نوت واشتكيت ياكم نوت واشتكيت ياكم أميت يا ماوا ئێستا چەند خەڵاتی مۆبایلمان هەیە مامۆستا؟ 8 مۆبایلمان هەیە 8 مۆبایلی باشمان بۆتان هێناوە مامۆستا 96 شتێکەکەم بزنەوە تەمام با تێکەڵاوی کەم با ئەم جارە باش تێکەڵاوی کەم یا الله تمام يا الله برزان موبايل فيروز في باوكم فرم باوكم اشبر بالقدس خوته رسول منصور قاسم عليكم السلام ورحمة الله مبارك شيخنا تفضل آريس صمد صابر صد شيناوا لعمرك ابو يدرنا بس موبايلك ابو يدرسو فيروزي يا رب العالمين بفرمو باوكم اوش برك خود اوش بقرا دست خوش باوكم فيروزي بموبايلي ودرسو بفرمو باوكم فرمو خوش خبر رئيسكم فيروز بي بوت اولا يبوستيت السنه وتششكيت يا كاين بودو ايبادكش يعني با اوان اگر وقتی كان هبو خوای گەورە بە قسمەتی کردبوو ویان دەرچێ دوو ئایپادمان ماوە تر نازانم سوپرایزمان هەیە لە ئاخیری نیمانە ئەویان و هەرسێ ئەوانەکەم مشتومڕیان ئەو لیژنێ نازانم چێڵێنێ تر ئەگەر شتێک بێ خوایە شتێ باش بێ سپیرۆس بێخوا کوڕم غێر عمرەکە دێنی باوە یا ڕەبی خوای تەبارەک وتەعالا لە بەشتا کۆمان کاتەوە لێمان قەبوڵ کە والسلام عليكم ورحمة الله وبركاته.